دەستنووسێکی تەمەن 151 ساڵەی کاک ئەحمەدی شێخە بۆ یەکەم جارە لە مۆزەخانەی سلێمانی دەبینرێت. کاک ئەحمەدی شێخ لە ساڵی 1870 لەسەر مێژووی سلێمانی بابەتێکی نووسیوە و پێشکەشی هاوڕێیەکی کردووە بە ناوی قادر، بەڵام نەوە دوایینەوە ئەم دەستنووسە پارێزراوە تا گەیشتووە بەدەست نەوەی کوڕەزاکەی و ئەویش پێشکەشی ئاسایشی سلێمانی کردووە. لە مەراسیمێکدا و لە پێناو پاراستنی ئەو دەستنووسە ئاسایشی سلێمانی پێشکەشی مۆزەخانەی سلێمانی کرد. ئەم دەستنووسە لەلایەن هاوڵاتیەکی کوردی ئەم هەرێمەی ئەمەوە بەدەست ئاسایشی سلێمانی گەشتووە بە بەسی پاراستن و هەوڵدان بۆ کاری ئەوەی کە لەناو نەچێت. زۆر دەستخۆشی لێەکەین ئێمە هیواداری نمونەی ئەو جۆرە هاوڵاتیانە زۆر بێت. بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانی بە گرنگیەوە لەو دەستنووسە دەڕوانێت، چونکە جگە لە گرنگی مێژوویی و ناوەڕۆکی دەستنووسەکە یەکەم بەرهەم و کەلوپەلی کاک ئەحمەدی شێخە کە لە مۆزەخانەکەدا بپارێزرێت. ئێمە لە مۆزەخانەی سلێمانی تاکو ئێستا هیچ شتێکمان نەبووە کە بگەڕێتەوە بۆ کاک ئەحمەدی شێخ. ئەم دەستنووسەش کە بۆ بەڕێزی ئەگەڕێتەوە ئێمە لە مۆزەخانە دوای نۆژەنکردنەوە و چاکردنی ئێمە نمایشیەکەی. شوێنەواری سلێمانیش لێکۆڵینەوە لەسەر دەستنووسەکە دەکەن و وەک دیۆکۆمنتێکی بەنرخ لە ڕەفەکانی مۆزەخانەی سلێمانی دەپارێزرێت و هاوڵاتیانیش دەتوانن وەک هەر پارچەیەکی دیکەی گرنگی مێژووی لە نزیکەوە بینەری دەستنووسەکە بن. تەپاسیلی وردی ئەم دەستنووسە بەڕاستی تا ئێستێژ ئێمە پێویستە تحقیقێکی کاملی تیا بکرێم، ئەویش لەلایەن چەند کەسێکی پسپۆڕەوە کە بتوانێم ئەو بابەتە شی بکاتەوە. کاک ئەحمەدی شێخ یان کاک ئەحمەدی سلێمانی لە ساڵی 1993 لە گەڕێکی شێخان لە سلێمانی لەدایک بووە. زانای ئاینی و ناوداری تەریقەتی قادری بووە. لە ساڵی 1878 لە گەڕێکی شێخان کۆچی دوایی کردووە و لە مزگەوتی گەورەی سلێمانی بە خاک سپێردراوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.